داگیرکاری هونەری هاوشانی داگیرکاری سەربازی. ئەگەر هات و سوپای بێگانە هات دەردەچێت ڕۆژێک یا دوای چەند مانگێک و بگرێت چەند ساڵێکیش بێت هەر دەڕوات و وڵات ئازاد دەبێت. بۆیە دەبێت هەموو لایەک ئەوە بزانین کاتێک فەرهەنگ و کەلتور داگیر کرا ئیتر باسی ئینتیمای نیشتمانی و باسی خۆشەویستی وڵات دەچێتە ژێرپرسیارەوە هەروەک ئێستاکە دەبینین. ئەمە قسەی هونەرمەند ئەنوەر شێخانیە لە دیدارێکدا لە ساڵی 2018 داوای وت. ئەو هونەرمەندە دەژڵێت لە هەموو ئەوانش گرنگتر نەمانی شیرازەی خێزان و متمانەی نێو تاکەکانە کە بە هەموو شێوەیەک لە ڕێگای دراما بیانیەکان دەرخواردیان داین و ئامانجەکانیان پێکا. بەڵام ئێمە چیمان کرد؟ لە سەردەمی ئازادی و سەربەستیدا کلتور و فەرهەنگی خۆمان هەڕاج کرد، بێگانەش بە ئارەزوی خۆی داگیری کردین. ماوەی چەندین ساڵە حکوومەتی ئاکەپە لە دژی هەرێمی کوردستان کار لەسەر داگیرکردنی هونەری دەکات. هاو ئاستی سوپاکەی هونەرمەندان و میدیاکەشی لە هەوڵی داگیرکردنی هەرێمی کوردستاندان هەرڕۆژەی بە شێوەیەک لە بوارە هونەریەکەدا شتی نوێ دەکەن. بەرەمێنانی میدیایی سەرخۆشکەر و درامای مۆدێل سەرەتای هەڵمەتە داگیرکاریەکەی دەوڵەتی تورک بوو بۆ سەر هەرێمی کوردستان. بۆ وشپەدەکە هاوکاریەکی گەورەی دەوڵەتی تورکی کرد. چەندین میدیای سەرخۆشکەری کردەوە. بە ناوی بەرنامەی شۆ خزمەتێکی گەورەی ئامانجەکانی کرد. پەدەکە سەرەتا کەناڵی زاگرۆس و کۆڕەک و دواتریش کەناڵ چوار و دوای ئەوانیش کەناڵەکانی نێتیڤی و کورد ماکس و ئاڤای کردەوە. جگەلەوەش چەندین ئەستێرەی بۆ ئەو ناوەندە سەرخۆشکەرانە بەرامێنا. لەم ڕێگایەوە گەورەترین خزمەتی بە ئامانجە داگیرکاریەکانی هونەری کوردی کرد لەلایەن دەوڵەتی تورکەوە. ئەم کەناڵانە لەگەڵ خۆیاندا چەندین پرۆگرامی کەناڵە سەرخۆشکەرەکانی تورکیایان کۆپی کرد. بە زمانی کوردی ئاڕاستەی بینەری کورد کران. میدیای سەرخۆشکەر زیانێکی گەورەیان لە دۆخی کۆمەڵایەتی کوردیدا. دەوڵەتی تورک ئامانجی خۆی پێکا. سەرڕای بەرگری سەختی بەشێکی دیکە لە کەناڵ و میدیاکانی دیکەی کوردی، بەڵام ئامانجەکانیان سەری گرت و قۆناغی یەکەمی داگیرکاری زیانێکی گەورەی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا. ئەمە نمونەیەکە لە کاری ئەو میدیا سەرخۆشکەرە. هیچ سوودێک بە بینەر نابەخشێت، تەنها سەرخۆشی دەکات. لەمەدا پەدەکە و دەوڵەتی تورک ئامانجی هاوبەشیان هەیە. دەوڵەتی تورک بۆ دوورخستنەوەی خەڵکی لە هەر هەڵوێستێکی سیاسی و نەتەوەیی تا داگیرکاریە سەربازیەکەی ئاسانتر بکات. پەدەکەش بۆ ئەوەی بتوانێت باشتر کۆنتڕۆلی هەرێمی کوردستان بکات و گەندەڵیەکانی پەرە پێبدات. ئەگەرچی پاراستنی فەرهەنگ و کلتور و هونەری کوردی ئەرکە، ئەوەش بەمانەی ئەوە نییە کە فەرهەنگی نەتەوەکانی دیکە گرنگیان نەبێت، بەڵام هیچ وڵاتێک ڕێنادات فەرهەنگەکەی لەلایەن دراوسێکانیەوە تێک بشکێت جگە لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتدارانی سیاسی خۆیان کار بۆ تێکشکاندنی ئەو فەرهەنگە دەکەن. لە قۆناغی دووەمی داگیرکاری هونەریدا پەدەکە لە ڕێی مەلهاو کۆنسێرت و کچە مۆدێلەکانەوە دەستی داوەتێ و کاری لەسەر دەکات. میدیا و دراما تورکیەکانیش شێوازی کاری خۆیان گۆڕیوە، ئیتر کورد وەک تیرۆرز دەناسێنن. هونەرمەندە ڕەگەز پەرستەکان بانگ دەکرێنە هەرێمی کوردستان. لەلایەن پەدەکە و شوێن کەوتەکانیانەوە کۆنسێرتیان بۆ ڕێک دەخرێت. لە قۆناغی یەکەمدا میدیای دەوڵەتی تورک گەریلا و شەڕڤانی وەک تیرۆر دەناسان، بەڵام لەم قۆناغەدا چیتر کار لەسەر هاوپەیمانەکانی خۆشیان دەکەن. لە دوایین کاریاندا لە درامایە کە کەناڵی ئەیتیڤ سەر بە ئاکەپە پەخشی دەکات، هێرش دەکاتە سەر بنەماڵەی بارزانی هاوپەیمانیان. Bu toprakların asıl sahipleri Türkmenlerdir. Kerkük ve Musul bizimdir. دراماکە جگەلەوەی هێرشی ڕاستەوخۆی بۆ سەر بنەماڵەی بارزانی و خودی مەسعود بارزانی تێدایە. هاوکات جارێکی دیکە تاکید لەوە دەکاتەوە کە خاکی هەرێمی کوردستان لە ئەسڵدا خاوەنەکەی دەوڵەتی تورکە. ئەمەش ڕاستینەی ئەو هەڵمەتە داگیرکاریە هونەری و کلتوریەیە کە دەوڵەتی تورک لە ماوەی هاتنە سەر حکمی ئەردۆغان دەستی داوەتێ. لە ئێستادا کارەکانی پێی ناوەتە قۆناغێکی نوێ. میدیا و بەرپرسانی پەدەکە بە شەرمەوە هەڵوێستێکیان دەربڕی، بەڵام نەیانتوانی جددی بن و هەرزوو بێدەنگیان لێکرد. ئێستا پەدەکە و سەرۆکی حکوومەتەکەی جگەلەوەی بە هەموو شێوەیەک هاوکاری داگیرکردنی هەرێمی کوردستان دەکەن لەلایەن دەوڵەتی تورکەوە. بۆ ئاهەنگێکی وەک ئاهەنگی زانکۆی ئەمریکی لە دووهۆککە مەسوور سەرۆکێتی گۆرانی بێژێکی ڕەگەز پەرستی بەناو مستەفا جەجەلی بانگێش کرد. ئەوە جگەلەوەی هاوکاتی ئەوە دەیان ئاهەنگسازی تورک لە مەلهاو یانە شەوانەکانی هەولێرن. شەوانە ئاهەنگ دەکەن. ئەمەش ئەو داگیرکاریە و دوورخستنەوەی خەڵکە لە کەلتور و فەرهەنگی کوردی. ئەم داگیرکاریە هونەریە کە دەوڵەتی تورک دەستی داوەتێ کەم تا زۆر کاریگەریەکانی دەرکەوتووە. ئەگەر پێشی پێنەگیرێت لە داهاتوودا زیاتر کاریگەر دەبێت.
میلەتێکی بێناوەڕۆک لەم هەرێمەدا دروست دەبێت کەسێکی خاوەن کللتور و فەرهەنگ وەک مرۆڤی دواکەوت و پێناسە دەکرێت